چییە؟ وڵا هەستی و بڵێ جوابیان نەی. جربە قسەی عوسمان کە جوابیان یان نەبم ئەگە بێڵم جواب باتەوە. ئەلو ئەلو هەستیگیان پورە ئاسیاییان باشی؟ بە قوربان هەستیگیان تو چۆنی باشی؟ پورە ئاسیا داواکاریەکمان نێڵم بۆ شتێکمان بۆ ناکەی لای باوکم بشکم ماوە نییە ڕزگارمانکە بەخوا زۆر زۆر ناخۆشەوە سزنە وەحد عاقڵە بیت. ئەزین چی ناخۆشتان کردووە باوکە زۆر تووڕێ و پەیامیش تووڕەیە ئەزانی ئەوە چیتان کردووەوە کار بکردان ئەزانم بەخوای مرزیاد لەبەر ئەوەی بەس وعد ئەم جارەوەتا بلەش ئەڵێ وعد ئەم جارەت پیاوە بین و باشە بین هەرچی ئەڵێ ئێمە ڕازی ئاوا بەڵێن بێت ئەڵێ بەڵێنی خۆتان نشکن قسێ بڵێ پورە ئاسیا بلا لە پیا قسەی کردووە ڕاستە پورە ئاسیا ئەوە بلاڵێ پێی بڵێ بەناو منیشەوە پێی بڵێ پیاو قسەی کردووە لەو مۆزوعە ئێدە زۆر باشە من ئێستا قسەگە کاک مەکەم زۆر مەمنونی پورە ئاسیا ئێدە باش ئەو ئێستا مەقسەگەڵ کاک مەکەم دەیخواتان لەگەڵ خواپیس قسەی لەگەڵەکەم نەموو کاکە ئیسپادەی هەیە پورە ئاسیا ئیسپادەی هەیە کاشی من دێشکم بەخوا ڕزگار باکەن بە چاسمان ئەوە چییە بەڵێن کیەڵێ بەڵێن بێت بێت بەو چۆ؟ کاکەگیان ئەها بە قوربانم کاکەگیان ئەوان ڕازی بوون و بەڵێنیان ناوەڵە بە هەموو بەڵێنێکی ئەو ڕازین هەژن بێنم؟ ئەوەشی تیەکەی نەی چۆن یعنی ڕازین؟ ڕازین خەمن نەیە بەخواوتی بە هەموو بەڵێنێک ڕازی عوسمان لێت داوە یعنی بێترێت بچمە ژووری سجن؟ تەواو ئێ باشە ئەی من یەکتر تۆش ڕازیت وەنیە؟ منیش بە مەرجێک ڕازیم بۆ شەرتی شوکەم بە کوردان منەمزانی بەس خۆم گڕم کرد گۆرە عوسمان گۆرە مەوزوعەکەی باسی شوی کرد بەوە ساڵی هەفتاکانە ئەرێ بەکر ڕجال لێەکە بێتە وەختی عوسمان وەختێکی ناهێڵم بگێڕیتەوە. باسی ژنە ژن باسی ژنە باوکم بە ڕەحمە بێ دانیشبوون لەگە مەجموعەکە باسی کچیانە ئێدەیت کچ بەس ناوی شوی لێبەری بڵێ ئەوە دین بەشوو هەموو شوێ دەنچێ جۆی قرت ئەوە لە خۆشیان زیان کوڕی ژەڵێ پیاویشی ئاوت لە تەمەنێکی ئاوا نا تۆزێ گەورەتریش کە بڵێن ژنە بۆێنین لە خۆشیاڵە دەنچێ گەنم زیاکەڵە شتێکە پێوەم ئاسایی وەڵا تڕحێو لە دوستی ئاوا بە تاقی دەڵی کوری عوسمان جەومانەیە جەو کاگە جیان لەم دەقیقەیەوە تۆ جێگری قواتی مسلحی لەگەڵ خۆماڕێت باشەرێکی ئەو سژنانە بین بڕۆ کاکەگیان دەرگیان لێ بکەرەوە چەند خۆشە ژنێن ئێمەش لە مەجارێک ئاین بۆ مواجە هەسیا بۆ خاتی وا یەک شتێ پێ بڵێم ئەم تایەفەی ئێوە چییە؟ پیاوتان خەریکە سوێ بێتەوە بۆ ژن دویشتان لە عەزرەت پیاو خەریکە کوێراییدا ئەمەتان حەزی سنەتی حیاتە ئەزانی چی ئاسیا هەڵێم یەک شتێ پێ بڵم بینی خۆمان بێت خوا بەس بە قسەم بکە ئەزانی چی زۆرم حەز لە سەر و پیاڵم نەوەکو بمرم بۆ سەر و پێیەکم بۆ لێنانی خوا ئێستا وەختی سەر و پێیە بە شتێکی کەش هێوەڵا ئەگە بە قسەم بکەی حەزم لە قەلیشە ئەگە تۆزێ قەلم بۆ لێنی نەوەکو بمرم دنیا هەزار مقەدەری چییە مردنۆم نەفسەی تۆ بەر بووە بەیانیانیش شۆربایە خۆشاگەر بۆم لێ بنێ بە قوربانە بم کۆتایی پێ بێنە لەبەر باری تەعزێمان هەیە تۆ هەڵەسی دای شەڵی ئەمرم ئیدە بمرم تۆ باوکەگیان وەرە ژوورە ئێرە زۆر پارێزراوە بۆ تۆ هەستن وەڵکمان تۆ بووین سەر چاو ئەمرتان نەمێنێ خۆشە سجن؟ وەرەنەوەڵە باوە نییە خۆشە عەزابی سجن؟ لە بەخۆ باوکە زۆر ناخۆشە ئەمە چێ باوکە لەگەڵتە حیمایمە دنیا چاوە لێ هەتی ئەم خەمکەینە زۆر سەیرە بە پێش داخە سەنە بازی باوکە شتێ بڵێ نازانم من حیمایم نەبینەوە خەتتان سوورن چۆنە بێ حیمایەوە نە ئەو سپیە و من سوورم ئەدەبتان تیا بێ کوڕم هاتیو عاقڵ نەبوون چەند ڕۆژە لەم ژوورەیان وەڵا قەبووی باوکە خوا بەخێر بۆ گلەیتان نییە وەڵا باوکە چۆن گلەیمانیە وەڵی باوکە شتێکی بێ مەگەڕە زۆر بڵێ تێگەی باوکم نەبوو احترام هەیە بوون خواگەی نێنێتەوەی کوردەکانی ئەمریکا شکاتم لێ سبب ئەیلەوە باوکە جانسە جاگوی خدەماتی شتیانە بۆ معقولە ئەوە چی نانە ڕەکەوێنە دەهیچ نەبێتە ڕێکردا ئەوە چییە باوکە یان ئەوە چیە چای لە پەردا سەفەریایە ناوتەکە خۆتۆم ئەبێ مەمنونی من بن وەڵا لە سەفەریای ئەوە مانگای ئەوە سەحەیە بۆی کەوا نەوەکو ڤایرۆس هێشتێ لە سجنا بڵاو بێتەوە لە یەکتری بگرن بۆیە سەفەریماندا سەحیی باوکە نانەکەش بۆیە بەڕقی بۆ وێنا بۆی قوڕتان تاشێت ئەوە نە چەنە نەیە یەکلیگەشی لێ بکە ماستەکەشی کوردی نەبوو سەرپزگەی خۆم خواردم ئەجا خواروانەوە تۆ پاشماگی بۆ ئێمەیە چەنە بازی مەکەن باش
من هەر هاتوو بزانم وەزعتان چۆنە بزانم کرمتی نییە ولا سزنە وڵا کرمتینیاوی باوکە جان بۆ کرمانتیمانەیە ڕۆحیمان چییە؟ هیچ تەڵەباتی شتێکتان نییە ڕۆم چونکە تا یەک هەفتەیەکە نایکەم ژوورە لانا باوکت خواوە مەگە ئەو تۆزە ماستەشم نردوو ئەوەش نانێرم بەس نانە ڕقەکەیە حینانەکە تڕیشی ناکەی سەرگەیشی لەگەڵا نییە چایش یەک کارتۆنیش هەیە ئەوە حازرمان کردووە من جرج و مشکە جرج و مشکی. چۆلەکەیان ئەمەنێ چە باوک خۆیان هەستی خۆت زای خۆ جرجیوەتی نێنی ڕقە ئەبێت لەگەڵتانە بە خۆتان دۆمینی لەگەڵا کرد با بڕێن کچم با. بۆس شاوارێکی خۆمانە بۆنی کاکە دوو ڕۆژ لەم خەی بمرینە بەسەر کاگەجان یەخوا مبارەکە بێت پیرۆزە سەرچۆپەکە داری بۆ ڕازی. ژنێنە کە خۆشە تەواو لە باوکە وەست تەواو ئەی هێنم نانە بیێنە تەڵەباتی من تەواو بوو نە تەڵەباتی نایبی ئامی قوڵاتی مسلحەمان ماوە بزانین تەڵەباتی چی ئەرە باوکە ماخۆیان نیە بەشم پێ کردووە کاگەجان دایخەم نانە دایمە خەفەر مدیر لای تەڵەبات گوچی منیش ئەمە شوکەم بە کوردان کێ؟ کوردان ئەلێ کوردەوان بێشەخەوە کوردان باوکە زۆر شمول کەشە تۆ زەحترایم خۆ لە بەرچای باوکمە باوکە زەین چی یەکی شەهرێرە خۆ من رازیم باشووکە خۆ قاگەوە خوشمان ماشەڵاوە نیە بابەوە بەڕێ خۆی بەڵام مەجمانێ ئەزانین چی باوکە من لەوە ترسم ئەها لەگەڵ ڕێز و حورمەتمە ئەو کوورە تۆزە شخصیەتی نەبێ ئەها لە بازارە خۆ ئەڵێنەوە زاوای بلێ ئەو بلە بوای پێ زاوای هەستیە وایانە تۆ شخصیەتی شخصیات کەرامەت کاکە تۆ ڕفێقانی منە بینەوە چەند بە هەیبەت و شخصیان بیای سوڵحن وەرە ئەدەب تۆ زەلەوە پێش مناڵە لە دەرگای بلەمێ بە شەرف مۆزەم لە دوی سەرەتایی بوو مناڵێ باوکەوە باڵای بەرز بۆ بەس دیارە تۆ پاڵکە تۆ دەرگاکە نانەوە بەرە خاڵە بەکراتوە وەرە بابە ڕەفیقەکانی توی هەمووی مناڵە وردکەن وەڵی هەرە گەورەکان تا ناو ئەخە دەزانین چێ ڕاستە باوکە جاجە مناڵی تیەکەوێ ئەو زانین چییە عەلا ئەو کولی. کویانەکەم و چیرۆ گوشتیان بۆ ژێرمەوە باشە بەو مەجانی ئێمە ڕازین یا دایخەم و بڕۆ کاکە ڕاستی ڕازیم برا ئاوە ڕاستی فڕۆی خۆیان خۆشیێمانی تێبێت باڵێ بەخۆ نەجە باوکە چەند بوو نەرموشتانی ئەڵێ بەسا بین بە دواتە باوکە دەوەرن برو باوڕ